ئێستا وەرزی بارانبارین لە کەرکووک دەستی پێکردووە. جۆرێک لە جۆرەکان ماوەی 24 کاتژمێرە ڕابردوو بارانبارین کەرکووکی گرتەوە، شەقامەکانی کەرکووکی گرتەوە. بەداخەوە لە چەند ناوچەیەکی عێراق با بڵێن لە ناوچەکانی دۆستخورمات و چەند ناوچەیەکی دیکەش گرتبوونەوەی ئاو هەبوو. جۆرێک لە جۆرەکان لافاو لەو ناوچانەدا دروست ببوو، بەڵام لە کەرکووک ئامادەکاری تەواو کراوە بۆی کە با بڵێن لافاو دروست نەبێت. لە ماوەی ڕابردووە تەواوی ڕێڕەوەکانی ئاو لە کەرکووک پاکراونەتەوە، با بڵێن ئەو شوێنانەی ئاوەڕۆیە بە شێوەیەکی گشتی پاکراونەتەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی کەرکووکەوە. ئەمەش وەکو ئامادەکاریەک بۆەوەی کە ڕێگە بژیرێت لەو دروستبوونی هەر لافاو یاخود هەر گردبوونەوەیکی ئاو بۆ پێی کە چەند گەڕەکێکی کەرکووک کێشەی ئاوەڕۆیان هەبووە لە ماوەی ڕابردووە گردبوونەوەی ئاوێتیا بووە، بەڵام ئەم ساڵ بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی کەرکووک ئەو ئامادەکاریان کردەوە بۆی کە هیچ لافاوێک لە پارێزگای کەرکووک دروست نەبێت. من بەڕێز مهندس زاگرۆسم لەگەڵایە بەڕێوەبەری ئاوەڕۆی کەرکووکە. کاک زاگرۆ سڵاوت لێبێ، بەیانیت باش. پێمان بڵێ ئامادەکاری چی بۆ بۆی کە لافاو لە کەرکووک دروست نەبێت؟ سڵاو لە بینەرانی کورسا تیڤی. حقیقەتەن ئێمە هەموو ساڵێک پێش وەرزی زستان هەڵەسین بە دەست پێکەین بە هەڵمەتێکی پاکردنەوەی موشەبەکات و تۆڕەکانی ناو شاری کەرکووک. بە تەبیعی ئەم تۆڕانە هەمووی هی باراناوە کە دروستەکرێت لە ناو شاری کەرکووکا ساڵانەی ساڵە دروست کراوە. هەندێ خەتمان هەیە کۆنە پێویستی بەوەیە هەموو ساڵێ نوێژەکردنەوەی بۆ بکەین. نوێژەکردنەوەکە ئەوەیشە پاکردنەوەی پاکردنی موشەبەکان، پاکردنی مەنهۆڵەکان، لەگەڵ هەندێک خەت هەیە پێویستی بە تەسلیک هەیە. ئەمە هەموو ساڵێکی کەین. ئێمە ئەم ساڵ لە پلانمانە 25 کیلۆمەتر لە ناو شاری کەرکووک و قەزاو ناحیەکانی دەوروبەری پاکەکەینەوە ئینشاءڵڵا. دەستمان بە هەڵمەتەکە لە 1/8ەوە کرد، 1/8 ئەم ساڵ هەتاکو ئێستا بەردەوامە. لجنەیەکی تایبەتمان داناوە بۆ ئەم مۆزوعە و ئینشاءڵڵا هیوامانەوەی و دوعامانەوەیە کە ئەم ساڵ ساڵێکی باراناوی ببێت، چونکە شتێکی خێرە بۆ خەڵکی کەرکووک و وڵاتەکە هەموو. ئینشاءڵڵا ساڵێکی پڕبارانە بێ، بەڵام ئەتوانی لێرە دڵنیایی بە هاوڵاتیانی کەرکووک بدەیت کە لافاو دروست نابێ، ڕێڕەوەکانی ئاو پاکراونەتەوە. ئینشاءڵڵا ئێمە لە کەرکووک هەتاکو ئێستا ساڵانەی ساڵە ساڵی 2018 و 19 ساڵێکی باراناویەکی زۆر بوو. ئەلحەمدوللا خۆشبەختانە کەرکووک دوور بوو لە هەموو لافاوێک. چەند گەڕێکێک هەیە، چەند منتخەیەک هەیە ئەگەری تۆزێ ئاو بەرزبوونەوەی هەیە. ئەویش هەندێ ناوچەمان هەیە لە ئاڵتون کۆپری و دبست کە نزیکن لە زەیەکان، ئەوانە بەتاکید کە ئاو بەرز ببێ لە ئاستی زێ بەرز ببێ. هەندێ ناوچە هەیە زۆر نزمە بۆی هەیە ئاو لەوێ کۆ بێتەوە، بەڵام ئێمە تیمێکمان هەیە، لجنەیەکمان هەیە بە هەماهەنگی لەگەڵ شارەوانی، لەگەڵ دیفاع مەدەنی، لەگەڵ سەرچاوی ئاوەکان، لەگەڵ پارێزگاش. ئەمە هەموو توانا و هەموو ئیمکانیات و توانا و ئالیاتمان تەرخان کردووە بۆ هەر ئەگەرێکی نەخوازراو و ئینشاءڵڵا لە کەرکووک چەند گەڕێکێک هەیە لەسەر چەمەکە تەجاوزیان کردووە. لێرەوە پەیامەگەێنم بۆیان حەزەکەم دوورکەون لەو چەمانە. هەندێک چووکە ئەو چەمە دروست کراوە بۆ ئەوەی کاتی باران ئاو بە ئاسایی ڕەت بێت لە ناوێەوە و نەچێتە ناو شار. هەندێک کەس هەستاوە تەجاوزی کردوێتە سەر ئەو چەمانە. چەمەی لە پەنجعەلی هەیە، لە دەروازە هەیە، لە باوتخانەیە، لە سەیادە هەیە، چەند چەمێک هەیە پێویستی بە چاکردنەوە و نوێژەکردنەوە هەیە. ئینشاءڵڵا ئێمە بە هەماهەنگی لەگەڵ قایمقامیەت شتێکمان کردووە ئەوانش چارەسەر بکەین و ئینشاءڵڵا دووبارەیەکەمەوە ساڵێکی باراناوی بێت. زۆر سپاس. ئەگەر لە شوێنێک بەرزبوونەوەی ئاو هەبوو یاخود لافاو هەبوو، چۆن ئەتوانن ئێوە ئاگادارکەنەوە ئێوە چۆن هاوکاریانەکە؟ ئێمە پیجی تایبەتوانێنە ناو پیجەکە تەمان ئەگەر ئێستا هاوڵاتیانی کەرکووک بچنە ناو پیجی ئەعلامی مەجاری کەرکووک، ژمارەیەک هەیە، ژمارەی ئەوە هین استیقبالی شەکاویە. ئەگەر بێت و ئەو ژمارەی 24 ساعت ئیشەکە لە هەر کاتێ و ژماری خۆمیش لە لای خەڵکی کەرکووک هەیە. لێرەوە بڵاوێکم 0 ئەوە ژماری خۆمە 24 ساعت کراوەیە. هەرچی ئەگەرێک هەبێ، هەرچی مشکلەیەکە بێ پەیوەندی پێوە بکەن ئینشاءڵڵا ئێمە تیمەکانمان ئەگا پێیە.